خۆشەویستان و بەڕێزان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئازیزانی بەرنامەی شەوچەرە، جارێکی تر هاتینەوەلاتان بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی شەوچەرە. ئومێد دەکەم ئەڵلقەی ئەم جارەشمان وەکو ئەڵلقەکانی ڕابردوو پڕ لە بڕگەی جوان و شایستەی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بۆ ببرناوی ئەم جارەشمان بەڕێزان کۆمەڵێک بڕگە و کۆمەڵێک بەرهەمی جوانمان بۆ ئێوە ئامادە کردووە. دەچینە بڕگەی گۆرانی سەرەتا بە دەنگە خۆشەکەی هەردوو هونەرمەند، کاک تالیب شوانی و کاکە پشتیوان شوانی. دوایی لەوێ ئەچینە دەنگە زوڵاڵەکەی شێعرە خۆشەکانی کاکە مەریوان حەکیم جەباری. ئەو جالێ و گوزەرێکەکەین بەنێو یاری کڵاوێنی کوردەواریە و دواتر ئەچینە لای مەتەڵی کوردەواری و کۆمەڵێک بەسەرهاتی پێکەنین و قسەی نەستەقی ئەم میوانە خۆشەویستانە کە هەر یەکەیان لە هەگبەیاندا شتی بۆ ئێمە هێناوە بۆ ئەم شەو. بێگومان ئێوە شایستەی باشترینیشن. هەموو ئەم بڕگانە ئەکەینە دەسەگوڵێکی جوان و لە یەخەی بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکی ئەدەین. ومێ دەکەم بڕگە و بابەتەکانی ئەم جارەشمان وەکو شەوانی ڕابردوو بە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. سەرەتا بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرە و هەموو کارمەندانی کەناڵی ئاسمانی کەرکووکیشەوە ئەچمە لای میوانەکان و پیان ئەڵێم زۆر زۆر بەخێر بێن، ماندوو نەبن، زۆر بەخێر بێن. سەرەتای شەوچەرەکەمان ئەمێ بچمە لای کاک ڕەمەزان. کاک ڕەمەزان گیان ئەو مایکە بگرە دەستەوە، مانگی ڕەمەزان پیرۆز بێ، زۆر بەخێر بی بۆ بەرنامەی شەوچەرە، ماندوو نەبی. مایکەکە نزیکەرەوە. پێشێکی پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجەم موسڵمانانی دنیاکەم، کوردستانەکەم، بە تایبەتی شاری کەرکووک پیرۆزبایی مانگی ڕەمەزانتان لێ دەکەم. هیوادارم ئەم مانگی ڕەمەزانە خوای گەورە لێمانی قبول بکات، بتوانین نوێژەکانمان ڕۆژۆکانمان لەم مانگەیە بە جوانی و بەخۆشی ببینە سەر ئینشاءڵڵا. کاک ڕەمەزان بۆ خۆی شەوچەرەی کوردەواری کە دائنیشتن کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگ، یەکێک لەوانە بابەتی یاری کڵاوێنە. جواب بزانم بەڕێستان شارەزایەکی باشتان هەیە لە کڵاوێن و جۆرەکانی ئەوانە. ئەمە جارێ باسێکی کڵاوێنم بۆ بکەی، ئەم یاریە مێژووەکەی جۆرەکانی چۆنێتی یاریکردنەکە فەرموو. بەڕێز کاک شێروان، خۆی ئەم یاریە یاریەکی کوردەواریە. بەڵێ ڕاستی لەوەتی گوند و دێ هەیە ئەم یاریە هەیە. بەڵێ ئەمە مێژووەکەی لەگەڵ دروستبوونی کوردەوە و لەگەڵ مێژووی دروستبوونی دێهاتەوە هەیە. ئەم یاریە لەبەر ئەوەی سیرکە هەموو ئەو یاری پێکی کڵاوێنە، کڵاوشین هین کووردە بەڕاست ڕاستە. کڵاو لە شوێنێکی لە سەر داهاندرێ، لەبان سەر داهاندرێ، یعنی بەڕاستی یاریەکە خۆی یاریەکەشی پیرۆزە و ڕێزی تایبەتی خۆشی هەیە. ئێمە ئەم یاریە کە منتیقەی بەسەلەن منتیقەی سلێمانی و گەرمیان پێڵن کڵاوێن، منتیقەی هەولێر پێڵەن کڵامستێن. کڵامستێن وایە لە نۆ کڵاو پێک دێ کاک ڕەمەزان. بەڵێ لە نۆ کڵاو پێک دێ. ئەم یاریە شەوانی یاریەکی زستانەیە بەڕاستی. ئەمە لە دێکان لە زستانە تۆزی ئیش کەمە بێتەوە. بەڵێ ئیش کەمە بێتەوە، ئیشوکاری دیهات کەمە بێتەوە. ئەم یاریە ئێواران اتفاقەکەن لە ماڵ یەکێک ئەم یاریە ئەنجام بدەن. بەڵێ ئێوارە بە هەمویان پارەی خڕەکەنەوە قەلێکە کڕن، قەلێکە کڕن لە ماڵ یەکیان یاری ئێوارە و بەرنمەکەی بۆ دانە شەوتر هەتا 12 شەوی لە ئێوارە و قەلەکەکردن لە ماڵێک ئەیکەنە خواردنێک. دوایە تا کۆتایی یاریەکە دەوستەر دائیمەن دەور 11 شەو 12 شەو ئەو دێک و ئەبوو ئەو مەجموعە گەنجی لەو دێکەوە بوونەوە ئەو یاریان ئەنجامەدا و خواردنەکەیانە خوارد و ئەو شەوەیان ئەبردە سەر. جار بەجار هەبوو لەگەڵ دێترا یاریەکەیانە کرد، خەبەریان نەنارد بۆ دیەکی تر، ئایاوت ئێمە دین کڵاوێنەکەین، ئەوانش خۆیان حازرە کرد ئەو دیە. جوانە. اینجا ئەبنە دوو گروپەوە کاک ڕەمەزان. بڵێ لە چەند خاڵە یاریەکە؟ لە خۆی نۆ کڵاوە خۆی 101 خاڵەوە یاریەکە 101 خاڵدەر ئەیبیتەوە. دوایەوە ئەڵێن دوای 101 ئەچێتە شتێ پێڵێن سینی. ئەوە چی؟ 50 ئەوە ئەگەر یاریەکە مەسەرن لێ بدا لەو 150 ئەوە نەخاڵدا ئەبەزێ. باش دابەزێ لایەکەی جارێتەکەنەوە هەتا ئەگەنەوە 101. جوانە. بە حکومەوەی بەڕێزت شارەزایید لەوە هەیە
لە هەندێک ناوچی کوردەواریە ئەڵێن لە جیاتی کڵاو شتیتر بەکارێنی بۆ شاردنەوە ئەوە چییە چی بەکاردێنن؟ وڵی ئەمە ئەڵێن لە ئێران خۆی یاریکی کوردەواریە ئەڵێن لە ئێران گۆرەبی بەکاردێنن خۆی ئنگستیلەیەک بەدەستیانەوەی لە منتەکەی گەرمان گستیلە بەکاردێنن بەس ئەڵێن لە ئێران گۆرەبی لە جیاتی کڵاوە ینی نۆ گۆرەوی بڵێنن بەڵێ ئەوانی خۆی بەس ئەم یاریەت تایبەتە بەنەتەوەی کورد نانە تەواو ڕاستەکە ئەوان یاری تریانێنێتەوەی عەرەب حێبسیان ئەم بەڕاستی ئەمەی سین و زەرف وا بزانم نازانم مێژۆکەی تورکیە یان نا بەس بەڵام ئەمە تایبەتە بە کورد ڕاستە ئەم کڵاوێت تایبەتە بە کورد بەڕێز مامۆستا هەردیوەڵ کاکەیش لە کەشکۆڵی گەرمیان کتێبێکی هەیە بەناو کەشکۆڵی گەرمیان دووپاتی کاتەوە بڵێ ئەم یاریە سڕف یاریکی کوردەواریە و زستانیشە زستانیشەوە بە حکومی شەوگار درێژە شەوگار درێژە و لە دیهاتی شەوان لە مانگی هەموو فەسڵەکان ئیش و تایبەتی خۆی هەیە بەس لە زستانە ئیش کەمە لەبەرەوەی بارانە خەڵ لە ماڵەوەی شەوگاریش درێژە ئەمە طبعاً جاران سۆپی دارە بوو بەڵێ چایان ئەکرد لە بانی بەڵێ چایانەکرد لە بانی لە دەوری سۆبەکان بیاریە کرا هونەرمەندی ئازیزمان کاک تالیف شوانی کاک تالیف گیان ماندوو نەبی زۆر بە خێربێی سەرەتا پەیامی خۆت بگەینە بە بەرنامەی شەوچەرە و دوایی گفتوگویەکەکەین پێکەوە. زۆر سپاس بۆ بەڕێزت کە لە ڕێگای تۆ بانگێژی ئەم بەرنامە ئەزیزە و خۆشەویستەکرام بەخراتنی هەموو جەماعەتەکەم بەخێبن سەرچاوان ئێوە دانیشتەکەتان ئاوادان کردەوە سپاسی گروپی مۆسیقەکەم ئەوان ئەرکومانبوون ئەشێشن زۆر سپاسی ئەو بەڕێزانەکەم لە پشتی کامیرەوە وەکو سەربازی هون دیار نین بەڕاستی ماندوو مەم کارەوە هەر بژی بە قوربان. کاک تالیب گیان سەرەتای پرسیارەکانم بۆ دەستی پێکەم تالیف شوانی بۆ خۆی ناوێکی هوەری جوان ناوێکی هوەری کە لە یادەوەری زۆر بمانە سەردەمانێک جەنابەت بێریڤانت ئەچڕی هەمومان یادگاریمان لەگەڵ ئەو گۆرانیا هەیە لە پرسیارێکەوە دەستی پێکەم ڕنگ بێ پرسیاری جەماوەرەکەتیش بێ ئێستا تالیف شوانی چی بەسەر هات کوای تۆ لەکوێی ئێستا دەنگ و باست؟ زۆر سپاس بۆ ئەو ئاگاداکردنەوەت وڵی تر کاکە شێوانگەن زروفە ئینسان ڕۆژگارەکە وا تێپەڕێ خەتە من و تۆ نیە ئەگەری هەیە من ئەوە ژیانی ڕۆژانە وای لێم کرد بێ دوور کەوتمێتەوە ئەتوانم بڵێم کۆمەڵگای ئێمەش تا ڕادەیەک زۆر نا تا ڕادەیە بۆ هەیە کۆمەڵگاکەی کە من تیا ئەژێم پێم وتۆ تەمەنەکەت گەورەی و ئەتوانی واز بین لەو شتانەتر بە حکمی بەڕێزت ماوەیەکی زۆرە دابڕاوم زۆر سپاس بۆ تو کە دووبارە دەستی من گرت و هێنامتە ناو کاری ئێمە هەمیشە خزمەتکارین. کاک تالب سەرەتای کاری هوەریت جەنابەت ئەکید لە 1990ەکانەوە دەستت پێ کرد و هوەرمەندێکی دێرینیشی سەرەتای کاری هوەریت لای تالیب شوانی چۆن دەستی پێ کرد؟ سپاس دەکەم. سەرەتای کاری هوەری من لە ساڵی 1991 کۆڕەوەکەی ئێران کە ڕۆژین بەرەو ئێران و گەڕاینەوە ئەتوانم بڵێم هەندێک تەبوو زۆر تەئسیر لێکردم کاریگەری بوو لەسرم ئەتر بە حکمی ئەوەی کە من هەندێک برادرم هەبوو وەکو کاکەمەتی ڕەحمەتی و کۆمەڵێک لە خالی جوان ڕوو ئەمانە ڕێزم بۆ ئەوانە ئەتر جاجار حەفلە و شتیانە کرد بانگی میانە کرد بۆ نمونە تەکسیەکەمە بوو ئەتر منش ئەیان برد بۆ حەفلە و شتیواتر لەوە ئارەزوم هەبوو جاجار گۆرانیم لەغاناوە تر بۆ شێوێ دەرکەوتم. جگە لەو کاسێتەی کە لە 93 دەرت کرد بریتی بووە بزانام لە هەشتیان و گۆرانی پوخت خاوەن چەند بەرهەمی تایبەتی بەخۆت؟ من خاوەنی وابزانام 12 بەرهەمم ئەویش هەمووی هۆنرا و ئاوازی خۆمە سیانی ئێستاکانە لە تەلەڤیزۆنەکانە هەیە ڕاستەکەی تر ئەوانەی کەش ئەتوانم بڵێمونن ڕاستەکەی دەستنووسە زۆری شعرت هەیە و جەنابەت شاعری بۆ چاپی ناکەی؟ من ئەتوانم بڵێم شاگردی شاعرم ناتوانم بڵێم شاعرم لەبەرەوەی کە ئەوەی نووسمە بۆ خۆم نووسیمە دەردی دڵی خۆم ڕشتووە ئەوەشی کە نووسیمە بۆ ئاوازەکانی خۆم نووسیمە. بیرت لەوە نەکرێتەوە چاپی بکەی؟ ئەگەر زەمن ڕێگە بدا قەیچێکە منجووکە و خەڵکە بتوانم نامیلکێ بکەم بازاڕەوە ناتوانم بڵێم دو پڕۆژەی هوەریت ئێستا بیرت کردەوە کارێکی ئاوایتر نوێ تازە هیچ نەبێ بۆ جەماوەرەکەت بۆ هاوتەمەنەکانی خۆت کە هوەرمەندن شتی تازت بەدەستەوەیە؟ بەڵێ من ئەم شەو بەشدارم بە دوو گۆرانی ساڵەهای ساڵە ئەویش لە ڕەحمەتی ماملەی جۆم لێبوو و ناسریش دووبارەی کردوتەوە
گۆرانی کوڕی عاشقانەوی شوێنرا و ئاوازی خۆمە هیوادارم جێگای ڕەزامەندی بڕێستان بێت ئینشاءالله هەمیشە ساغ و سەلامەت بی کاک تالیبگیان جارێتتر شەو چرەکەت ئاوادان کردەوە با جارێتتر هەر بە تامی هەشتا و نۆڵەکان بچینە لای ئەو دەنگە خۆشە و بە هاوکاری برایانی مۆزیسیان فەرموو کاک تالیبگیان. زۆر سپاس. فەرموو. هیچ خۆشیم نادیم لە ڕووی زەمانەیەم هیچ خۆشیم نادیم لە ڕووی زەمانەیەم بووم بە نیشانەم گیان و گیان و گیان هەی بۆ تیروی وتایانە گیان هەی بۆ تیروی وتایانە عزیز گوێنەدایای بە قسەی ئەم و ئایاو عزیز گوێنەدایای بە قسەی ئەم و ئایاو ڕۆژی ڕووناکم گیان و گیان و گیان دەستەکانت خۆش بێ کاک تالیبگیان. زۆر سپاسی گروپی موسیقەکەموانیشی ئەسێتیان کێشە. سپاس بۆ هەردوو کاک ئاراس کاک ئاراس ڕەحەت و کاک ئاراس کاکەی ماشەڵڵا ئەم شەو ئاراس لێرە پەڵەی داوە تەمەنجەش بن ئینشاءڵڵا هەردووکیان ئاراس بێگومان ئێمە هەموو شەو ئارازی ژمارەیەک و ژمارە دوو هیوادارم تەمەندیەش بن. زۆر سپاس بە قوربان لەگەڵ جەناب شتا ئێمە هەموو پەنجیان ڕاستیوان هەرکوم مادووبوونە کێشن هەموو شەو لەگەڵ ئێمە ماندووە بن بەڕاستی ئێمە بۆ ئەوانەوە گەورەین. دەست خۆش کاک تالیبگیان سپاس جارێکی تر بۆ گۆرانی خۆشە ماشەڵڵا دەنگە خۆشەکەی جارانتی شەرمانە زۆر سپاس هەربژی عەزیزەکەم. لە درێژەی بەرنامەکەمان خۆشەویستان ئەچمە لای کاک ئازاد. کاک ئازاد یاخوات و بەخێر بی ماندوو نەبی خۆتان ماندوو نەبن ئەگەر ئەو مایکە نزیکەیتەوە بەخێر بی بۆ بەرنامەی شەو چرە دەستان خۆش بێ گەشاوە بێ بەرنامەکەتان. زۆر سپاس. پەیامی خۆت سەرەتا بنێرە و دوای گفتوگویە پێشەکی دەستخۆشی لە کەناڵەکان و کەناڵەکەتان و بەرنامە خۆشەکەتانەکەم
پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی یەکەم هیوادارم ئەم ڕەمەزانەمان لە هەموو ڕەمەزانەکانی تر ئاسوودە بن و خۆش بێ و ئینشاءالله لەشتن دروست بێ هەر هەموو مسلمانانی جیهان ئینشاءالله. کاک ئازادگیان بێگومان ڕەمەزانی ئێستا لەگەڵ ڕەمەزانی جارانە جیاوازی زۆرە. ئیتر لە سەرەتای بانکی بەیانیەوە بگرە تاکو ڕۆژوو ئەشکێنیت و تا شەوەکەشی کە دانەشن بارودۆخەکە گۆڕاوە، ژیان گۆڕاوە. بەڵام ئەو میوانانەی کە دێنە ئەیرە دەم کیان ئەەکەیتەوە ئەڵێ وڵی هەر جاران خۆشتر بووە. سەردەمی ئێوە چۆن دەستان پێیکرۆ شەوان چۆن هەڵستان دوای ڕۆژۆکە دوای شەوان چۆن دوای فتار چیتانە کرد بێگومان جیاوازە لەگەڵ ئێستا باسێکی کاتی لاوی و منداڵی خۆتم بۆ بکە. ئێمە بە پێی تەمەنمان ڕەمەزانانی جاران ئەڵین خۆشتر بوو بەڵام هیچ جیاوازیەکی تیان نەبووە بە خۆشی و ناخۆشی و ئینەما زروفەکە تەمەنی ئەو مرۆڤانی ئێستا تەکنۆلۆژیای ئێستا کامنی ئەگری هەر خەریکی مۆبایل لەو خەریکی هەنێ یاریە لە ڕەمەزانەکانی پێشووی وەختی ئێمەشە ئەم کڵاوێنە هەبوو باو باپیرانمان ئەیکرد تەبەن ئێمە تەماشامان نەکرد ئەچوین دانیشتین یاریمان ناکرد لە ناو ئەم کڵاوێنەیە یاریەکی کۆمەڵایەتیە یاریەکە لە گوندەکان ئەکرا ئەو گوندانش بریتی بوونیا لە یەک ئایلە هەر هەمویان خزمی یەکتری بوونیا لە دوو ئایلە ئەوش بە نزیک خزمی یەکتری ئەبوو شەوان کە دائنیشتن لەو ماڵە تەمان لەو ماڵانە دانیشتن کە نەختێ کەم دەرامەت بوون دەوڵەمەند بوون هەنێ ماڵی فەقیری هەبوو ئەوان شەچون لەوێ دانیشتن ئەتر بە پێی ئەوەی لەسەر چیاریانە کرد و لەسەر چیان یاریان یعنی ئەو ماڵە تۆزیخانەدانتر بەڵێ چووکە چاخواردنی یەکجار و دووجاری تیا بوو خەڵکیش بەگشتی هەر هەموو فەقیر بوو بەڵام فەن و ئیشکردن لەسەر کڵاوێن بۆ ئەوە بووە ئایا لە وەختی کڵاوێنە کاک محەممەد دیار نییە هەموو ئەیان پرسی بۆچی کاک محەممەد دیار نییە واتەمە بەستەکە پەیوەندی کۆمەڵایەتەکە بووە یعنی ئەتوانی ناوی ئەو یاری کڵاوێن بنێ یاریەشی کۆمەڵایەتی چۆن ئێستا و جاران نەک ئێستا ئەچی بۆ نوۆژی جەماعەت ئەتپرسی هاوسێکت بۆ نەهاتووە. سپاس کاک ئازادگیان سپاس بۆ زانیاریەکانت ئەگەر مایکەکە لە تەنی شۆ بڕۆن لای کاک عیماد کاک عیمادگیان بەخێر بێ ماندوو نەبی تۆش ئەگەر لە ڕێگەی بەرنامەی شەوچەرەوە شتێکت هەبێ خزمەت دەکەین فەرموو. وڵایی سەرەتا پیرۆزبایی لە سەرجە مسلمانانی جیهانەکەم بەگشتی و بە تایبەتی مسلمانانی شاری کەرکووک بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و دەستخۆشی لە جەنابەت و سەرجە مستافی دوای کامیرە بە ڕێزەکانەکەم بۆ ئەم بەرنامە جوانە هیوادارم هە سەرکەوتوو بن هیوادارم ئەم شاری کەرکووکی خۆمانی خۆشەویست هەستەر بەرز بن و سەرکەوتوو بنیشاڵ ئازیزی ئەمەی کاک عیماد تۆش هەر بەخێر بێ بە قوربانمان دوو نەبی جارێکی تر سپاس ئەزیزەکەم خۆشەویستان و بەڕێزان ئەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاکە پشتیوان شوانی کاک پشتیوان گیان ماندوو نەبی زۆر بەخێر بێ سەلامەت بێ خۆت ماندوو نەبێ سەرەتا ڕەمەزان لە هەموو لای پیرۆزەکەم ئومێدوارم مانگی ڕەمەزان بێتە مای ئاشتی و ئازادی بۆ تەواوی گەلی کورد هەر بژی بە قوربان بە خێرات نیە و میوانە بەرەزانەکەم و دەستخۆشی لە گروپی موزیسیانەکەم لە ئەستافی کامێرەمان ووانەی لە پشت کامێرەمانەوە ماندووبوونیێکی زۆرە کێشن هەر بژی بە قوربان کاک پشتیوانگیان شتەکەم خاوەن دەنگێکی سازگار و جوان زۆر هەرچەند ئێستا لە دەرەوەی وڵات بەڵام بە ڕۆح و گیان هەر لە کەرکووکی و هەر شوانی بۆ ئەو بینەرانەی کە ئاشنای جەنابەت نەبوون لە زاری خۆتەوە با بزانین پشتیوان شوانی کێیە چۆن دەست کرۆ بەکاری هوەری خاوەن چەند بەرهەمی فەرموو. زۆر سپاس من ناوم پشتیوانە پشتیوان عوبێد سابیر لە نەحێشوان لەدایک بوومە کاری هوەریم کە دەستم پێ کردووە لە ساڵی 2001 لە شاری ڕانیە خۆشەویست ئەو وەختە خولێکی هوەری کرایەوە وەکو شانۆکار بوومە ئەندامێکی گروپی ناوەندی هوەری هەنگاو لە ڕانیا وەکو شانۆکارێک زۆر باش
ئەو کاتە کاری شانۆیمانە کرد لەگەڵ ئەوەشە کاری گۆرانی وتنیشمە کرد چونکە زۆربەی زۆری شانۆکانمان مەقتەعێکی گۆرانی تیا بووە یا مەقامێکی تیا بوو یان هەر شتێکی تیا بوو تۆ بەشداری دوایەوە لەگە گروپی نەوای ڕانیە کارم کردووە وەکو گۆرانی پێش لە ساڵی 2006 تر دەسم کرد بە کاری حەفەلات ئەچوومە ئاهەنگەکان دانیشتنە هونەریەکان و تا ساڵی 2010 ساڵی 2008 کۆچم کرد بۆ هەندەران 4 ساڵ لە وڵاتی نەرویز بووم دوایەوە گەڕامەوە ئەم جارە فترەیە لێرە مامەوە دوای دووبارە گەڕامەوە بە یەکجاری ڕۆیشتم ئێستا نیشتەجێ کوێی ئێستا نیشتەجێ وڵاتی فینلەندا بەڵێ کاک پشتیوان یەکەم بەرهەمی هونەریت تایبەت بە خۆت یەکەم بەرهەمی هونەریم ساڵی 2004 ئەوە ئاوازۆنراوی کێ بوو گۆرانێکە ناوی چی بوو ئاوازەکە هی خۆم بوو هۆنراوەکەی کەری مەحموود بوو بە ناوی دووری تۆ جوان خاوەن چەند بەرهەمی تایبەت بە خۆتی لە ئێستا دوو بەرهەمی تەلەڤیزیۆنیم هەیە یەکێکیان سرودێک بوو ساڵی 2008 بۆ شاری ڕانیا شایانی ئەو بووکە ڕاستە یادگاری زۆرت لێ بەتاکی دەرەوەڵا کاک پشتیوان ئێستا دواکاری هونەری ینی سەرقاڵی چی ئێستا دواکاری هونەریم لەگەڵ مامۆستا هێمن حوسێنە خۆشەویستیمان بۆ هاوڕێی ئازیزمان کاک هێمن حوسێن گۆرانیەکی شادە ئاوازەکەی هێمن حوسێنە هۆندراوەکەی خۆم زۆر باشە بە قوربان دەبای ئێستا بچینە لای گۆرانیەک بە دەنگی جەنابەت زۆر سپاس فەرموو کاک پشتیوانگی زۆر سپاس فەرمان